خەڵاتی کارۆ یەکێک لە خەڵاتە گرنگە ئەدەبیەکان کە ساڵانە ئەبەخشێتە نووسەرانی بوارە جیاوازەکانی نووسین وار ساڵە و تایبەتە بە بوارێک. بۆم ساڵ بە خۆشحاڵیەوە یەکێک لە خاتونە هەرە دیارەکانی نێودنیای نووسین و هەروە شانۆ و دراماش خاتوگەل زەعومەر ئەبێتە خاوەنی ئەم خەڵاتە و هەر لە نێو ئەو بەڵێن مەراسیمەشە چەندین چالاکی جۆرا و جۆر بەڕێواچێت بۆ یەکەم جاریش لە کورسان مەگەزینەوە پێتانەڵێن کە مەراسیمەکە ڕۆژی 29 واتە دووسبەی ڕۆژی سێشەممە بە خۆشحاڵی و کاتژمێر 4:30 ئێوارە مەراسیمەکە بەڕێواچی و چەندین چالاکی جۆرا و جۆری تایە بە ئەنجامە گەێنرێ. لەگەڵ بەشێک لە هاوکارانم سەردانی ماڵی خاتوگەل زەمان کرد و گفتوگۆمان دەربارەی خەڵاتەکە و هەروەها بابەتی نووسینی یادەوەریەکانی ئەو خانمە کرد. پێکەوە چاوپێکە و سرنگا بینین و ئەگەرە مۆلاتان فەرن. سڵاوتان لەوێن. خەڵاتی کارۆ یەکێک لە خەڵاتە گرنگە ئەدەبیەکان کە ساڵانە ئەبەخشێتە نووسەرێکی دیار لە بوارە جیاوازەکانی نووسینە. لە خولی شەشەمیە یەکێک لە شانۆکارە هەرە دیارەکان کە نزیکەی نیو سەدەیە خزمەت بە بواری شانۆ کات هەم نووسەرە و هەم دەرهێنەرێکی دیارە و یەکەم ژنە نووسەر و ژنە شانۆکاریشە کە بێتە خاوەنی خەڵاتی کارۆ. ئەمڕۆ ئێمە لە ماڵی خاتوگەل زەعومەرین کۆمەڵی گفتوگۆکەین دەربارەی خەڵاتی کارۆ و هەروەها نوێترین کتێبی بەڕێزیشان کە دەربارەی یادەوەریەکانی ژیانی خۆیەتی. خاتوگەل زەگیان سلااو لێبێ. سلااو لە ئێوە و بەخێر هاتن سەر و سەرچاوم. بابزانم خاوەنی مێژوێکی زۆر دیاریت هەم لە بواری نووسین هەم لە شانۆ و دەرهێنانیش بێگومان. خاوەنی دایان خەڵاتی زۆر جیاوازی بەس ئەم جارە خەڵاتەکە کەمێک جیاوازترەوە لە بواری نووسینایە. هەستێکی چۆنە؟ زۆر سوپاس بۆ ئێوە. ئەمەوێ لێرەوە بەدڵ سوپاسی هاوڕێیان و چاپخانەی کارۆ بکەم کە بەڕاستی منیان دەستنیشان کرد بۆ ئەم خەڵاتە. خەڵاتی کارۆ بەڕاستی ڕەنگە چاوەڕێی زۆر خەڵاتم کردبێت لە ژیانی کارکردنی خۆمە، بەڵام کارۆیەکێک بۆ لەو خەڵاتانەی کە هەرگیز بیرم لێ نەکردوتەوە. بۆیە کاتێک کە پیانوتم تۆپاڵێوراوی بۆ ئەو خەڵاتە بەڕاستی بەلامەوە شتێکی زۆر خۆش بوو، یعنی هەستێک بوو باوەڕم ناکرد لەبەرەوەی لە زۆر ڕۆوە بۆ من ئەو خەڵاتە گرنگ بووە. یەکەم ئەتوانم بڵێم ئەمە خەڵاتێکە پێوترێت، یعنی بۆ من ئەتوانم پێی بڵێم خەڵاتی قەڵەم. و ئەمە یەک دووش هەموو ئەو بەڕێزانەی ئەو ناوە دیارانەی کە لە ناو ئەدەبی کوردیە پانتایەکی گەورەیان هەیە پێش من ئەم خەڵاتەیان پێبەخشراوە. بۆیە کاتێک کە من لەگەڵ ئەوانە ئەم خەڵاتە وەرەگرم ئەکەومە بەر پرسیارەتێکی زۆر گەورەتر و ئەتوانم بڵێم خۆشبەختم بۆ نمونە من لە دوای نووسەر و ڕۆمان نووسی گەورەی کورد مامۆستا حسێن عارفەوە لەم وێزگای ئەم خەڵاتەم پێبەخشرێت زۆر سوپاسیانەکەم و زۆر دڵخۆشم. جەبێگومان لە ساڵانە لەگەڵ بۆ بڵین ئەو کەسایەتیانی ئەبنە خاوەنی خەڵاتی کارۆ نوێترین دەستنووسی خۆیان واتە نوێترین کتێبی ئەوان چاپەکرێ. ئەمەش بابەتێکی زۆر گرنگە. ئەنجاوە بزانم لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە زۆر گفتوگۆ لەسەر ئەوە کرا کە خاتوگەزیزە یادەوەریەکانی ژیانی خۆی بڵاوە کاتەوە کە ئەمەش بزانم لە تەواوی میدیاکان و سۆشال میدیا ئەمە بابەتێکی گەرم بوو. پێم خۆشە بزانم وەزان بینەرانیش تامەزرێ ئەوەن بزانین خاتوگەزە لە ساڵی چەنەوە نەک بڵێم ئەنووسێت بەڵکو یادەوەریەکانی خۆی لە ساڵی چەنەوە دەست پێ کاتوەتە کتێبەکە لە ساڵی چەنی ژیانی خاتوگەزیزەوەیە. بەڵێ بێگومان کە هاوڕێیانی کارۆ هاتنە لام و قسەمان کرد بەیەکە و باسی چاپکردنی کتێبیان کرد. ئەوان باسی ئەوان کرد چەند کتێبت لەبەر دەستایە بۆ چاپکردن. بێگومان من 3 کتێبم لەبەر دەستایە بۆ چاپکردن. یەکێکیان کۆمەڵە دەقی شانۆیی تازەیە و یەکێکیشیان هەموو ئەو بابەتانەیە کە لە حەفتاکانە بەڕەحمەت بێ باوکی ڕەحمەتی مامۆستا عومەری عەلیەمین دەستنووسەکانم هەمووی ماوە بۆی نووسیومەتەوە چۆن توانیومە بەرنامەکان پێشکەشکەم بە هیوامەوە بکەمە کتێبێک. دواتر من یادەوەریەکانم هەبوو. یادەوەریەکان لە 2003 من یادەوەریەکانمە نووسمەوە
کە بۆم خستنە بەرچاوم ئەوان پێیان خۆش بوو دەقی شانۆیی چاپ بکەم بەڕاستی من پێم خۆش بوو هەنگاوی یەکەم بۆ ئەم خەڵاتە بیرەوەریەکانم چاپ بکەم لەبەرەوەی بیرەوەریەکانیشم بۆ خۆی کۆمەڵی بابەتی زۆر گرنگی تایە لە بواری هونەری و شانۆیی و دواتر وەک ژنێک وەک دایکێک وەک نووسەرێک هەموو ئەوانەکە پێویستەنەوەکانی دوای ئێمە بزانن یعنی کەسانێک کە کاریان کردو بە چەند قۆناغی سەختا تێپەڕیون و کاتێک کە کەسێکیش ئەبێ بەناو دڵنیا بە ئەو ناوە نەگوڵێک کە تۆ لەو باخچەیە بیکەیتەوە وەنە لە ئاسمانیشەوە بۆ تۆ ئەبارێتە خوارەوە ئەبێ بە چەندها کۆسپ و هەنگاوی سەختا بڕۆی تا بتوانی ببیتە ئەوەی کە خەڵک ڕێزت لێ بگریا ببیتە ناوێک بۆیە من پێم باش بوو بیرەوەریەکان هەر چەندە بەداخەوە ئیستا بەشێکی زۆر کەمە لەبەرەوەی بەرگی یەکەمەوە دیارە لەم ڕێوڕەسمە تەنها ئەوەندە دەتوانرێت چاپ بکرێ بۆیە دواتر لە هەنگاوی دووهەمە ئەگەر خوایار بێ و هاوکارمان هەبێت بەرگی دووهەم سەر لەنوێ دەرەچێت بێگومان خاتوگەزە پلانی هەیە لەبەری لە دوای بەرگی یەکەمەوە زۆر بابەتی ترەیە کە لە بەرگی یەکەمە باس نەکراوە لە بەرگی دووەما پێ ئاشنا بین هەمومان اینجا جگە لە خاتوگەزە لە نێو کتێبەکە کە خۆی پاڵەوانە و یادەوەریەکان نووسێتەوە کەیتر پانتایی زۆری هەیە هەڵبەتە بۆ من ژیانی من ئەگەر بیکەی بە 4 بەشەوە ڕەنگە 3 بەشی هونەری شانۆ بێ و سەرەتای هونەریشم بۆ نمونە ئەو مامۆستا گەورەیە ئەو ڕابەرە گەورەی من ئەو باوکە مەزنەی من پانتایەکی گەورەی هەیە لە هەموو بیرەوەریەکانما کاتێک کە خوێنەر خوێنێتەوە زانێ ئێمە بە چ گەشت و سەفەرێکی ئەم ژیانە گوزەرمان کردووە و هاوڕێتی نێوان مناڵێک و باوکێک دواتر مامۆستایەک و خوێندکارێک دواتر دوو هونەرمەند بەیەکەوە ئەمانە هەمووی قۆناغن بۆیە باوکم ئەبێتە بەشێکی سەرەکی لە ناو یادەوەریەکانمە دواتر قۆناغی دووەمم دەست پێکە کە هونەرمەندی ڕەحمەتی هاو ژینم مامۆستا ئیسماعیل خەیات ئەویش بەشێکی گەورەیە لە کارەکانمە و بەڕاستی زۆربەی ئەوانەی کە من لە ناو ئەو یادەوەریانەمە جەختم کردوونەتە سەر یاداشتم کردو ناوم هێناون بۆ من ناوێکی درەوشاوە بوون کەسانیش هەبوون کە ناوم نەهێناون هەڵبەتە لە وێزگەکانی ژیانمە ئەو کاریگەریەیان نەبوو بۆیە ئەوانەی ناوم هێناون ڕۆشناییان هەبووە لە ژیانمە هەمیشاڵێن کەسایەتیە دیارەکان جا سیاسی بێت ئەدەبی بێت هونەری بێت هەر کەسایەتێک بێت کە ناوێکی هەیە تا خۆی لە ژیانە بێت یادەوەریەکانی خۆی بنووسێتەوە چونکە دروستتر و باشتر و زۆر بەتواناتر ئەتوانێت کە ژیانی خۆی با بڵێم ڕاستتر بگەێنێت بە خوێنەرەکانی خۆی تۆش لەگەڵم بیرۆکە یایت بێگومان نووسینەوەی بیرەوەری من بۆ خۆم کاتێک کە ئەخوێنمەوە یعنی جگە لە بابەتی شانۆ کە بە بەشێکی سەرەکی وەکو ئەرکی خۆمی دانێم بۆ خوێندنەوە دووهەم ژانر کە ئەمەوێت لە ئەدەبا زۆر هۆگریم بیخوێنمەوە ڕۆمانە سێهەم بیرەوەریە ینی من بۆ خۆم زۆر بە دوای بیرەوەری کەسایەتەکانەوەم چونکە ئەزام لە بیرەوەریەکانە زۆر شت دەگاتە تۆ لە جغرافیای وڵات لە ئەدەبی ئەو وڵاتە لە ژیانی کۆمەڵایەتی ئەودام و ئەو کۆمەلگای کە تۆ ئەو کەسایەتی تیاژیاوە بۆ خۆی ڕۆمانێکە بەڵام ڕۆمانەکە بە واقعی بەڕاستی بە دروستی بێگومان ئەو کەسێک کە خۆی ئەینووسێتەوە هەستی خۆی ڕاستگۆیی خۆی زۆر جیاوازترە لەوەی کە کەسێکی تر بێ ژیان نامەکەی بنووسێتەوە بۆیە من بە پێویستم زانی لە ناو کۆمەلگای ئێمە هەمیشە دیسانە و پیاوان باڵا دەستن لە نووسینی بیرەوەریەکانە ئەی ئێمەی ژەنان بۆ هەنگاوێکی ترمان نەبێت چونکە ڕەنگە ئەوەی ئێمە پیاتێپەڕی بین پیاوان بە شێوازێکی تر پیاتێپەڕیون چونکە ئێمە شتێکی تر ژیانی ئەمەی زۆر داگیر کردو لایانی کۆمەڵایەتی دایکایەتی بەرپرسیارەتی بەڕێوەبردننی ماڵ ئەمە بەشێکی زۆری ژیانت ئەبات بەشێکی زۆر کەمی ئەمێنێتەوە لەم کەمە بە پێویستی ئەزانم ئەوەی بینیومە بینوسم دوجار بۆ خۆی ئیتر ئەوە خوێنەر سەنگی مەحەکەی ئەڵێت ڕاستە بێگومان وایە بێگومان ڕووداوەکان زۆرن بەس ئەمەوێت بپرسم خاتوگەیزدە
زۆر کەسایەتی هەیە کە لە تۆ نزیکن بە تایبەتیش لە بواری شانۆیە ڕووداو هەیە لە نێو کتێبەکەیە کە کەس پێی ئاشنا نەبوو بێت واتە ئێمە بە تەوسەوە چاوەڕێ بین بە شەوقەوە چاوەڕێ بین بۆ ئەوەی کە بەشێک لەو ڕووداوە خود زۆر نهێنیانی خاتوگەز ئێمە لە نێو کتێبەکەەوە پێی ئاشنا بین بە دڵنیاییەوە یعنی ئەو کتێبە بەڕاستی زۆر ڕووداوی تیا ڕەنگە هاوڕێ نزیکەکانی خۆشم بۆ نمونە من لێرەوە مێ سوپاسی لێجنەی هەڵسەنگاندنی ئەو خەڵاتە بکەم کە هاوکارم هاوڕێیانم دکتۆرە نیگار حەسیب قەراخی و مامۆستا دێرین حامید و مامۆستا حەمەد سوار کە ئەوان لیجنە بوون و هەریەکەیان و تاریخۆیانێ لە ناو کتێبەکە بەڕاستی من بۆ 37 ساڵە تێ لەگەڵ نیگار هاوڕێن وەکو خوشک و هاوڕێن کە کتێبەکەی خوێنەوە هێشتا زۆر شت هەبوو لە ژیانی من کە نەیزانی بوو یعنی هەنێ شت هەیە تۆ ڕەنگە دەرفەت نەبێت ڕەنگە پێویست نەکات بۆ هەموو کەسی باسکەی بەڵام کاتێک کە ئەنووسی نووسین دنیایەکی ترە یعنی دنیایەکە تەنها بەس ئەوان هەستی پێ ئەەکەن کە خۆیان ئەنووسن ئیتر دواتر خوێنەر ئەم کتێبە من پێشکەشیشم نەکردو بە کەسێکی زۆر تایبەت لەبەرەوەی من لە نووسینە گەشتمە ئەوەی کتێب پێشکەشە بە هەموو خوێنەرێک مافی ئەوەی هەیە ئەو کتێبەی پێشکەشکەی و خۆشبەختانە ئەمڕۆژ یعنی لەم بارودۆخە هەست ئەەکەم خەریکە وردە هەوادارانی کتێب خوێندنەوە تامەزرۆ ئەبن بۆ خوێنن بۆیە بەڕاستی تر ئێمەش پێویستمان بەوەیە کە نووسەری کورد کتێبەکانی بخوێنرێتەوە وەریش بگەڕێتە سەر زمانێکی تر ئەوە بۆ ئێمە زۆر گرنگە ینی لە هەموو دنیای ئەدەبیشە ئێمە لە ڕێی وەرگێڕانەوە توانیومانە ئاشنا ببین بە کەسایەتی دیارەکانی نێو ئەدەب کولتورە جیاوازەکان بێگومان بە ناوچە جیاوازەکانیش بەدڵنیاییەوەش کاریگەری خۆی هەیە بۆیە هیوادارم ئەم کتێبە خوێنەرێکی باشی هەبێ و هیوادارم سوودێکی باشی هەبێ لەبەرەوەی بە ئەزمموی ژیانی مرۆڤەکان نووسین کاریگەری خۆی هەیە و کاتە منیش وەک کەسێک کە یادەوەری خۆمە نووسمەوە مەبەستم ئەوە نییە ڕەنگە من زۆر لە هەموو کەسانی ئەم دنیاشتم بینی بێنە ئەمەنەی من بینیومە لە ژیانی خۆم پێویستە باسی کەم چونکە تەمەنێک بۆ نمونە 57 ساڵ کارکردن لە بوارێکە بۆ خۆی تەمەنێکە ئەو تەمەنەش خۆت ئەزانی لە وڵاتێکی وەکو کوردستان و عێراق و کۆمەڵگای کوردەواریە کە تووشی چەندەها نەهامەتی بووە هونەر پڕیشکی بەرکەوتووە ئەدەب پڕیشکی بەرکەوتووە بێگومان نووسەرەکان خۆیان یعنی یەکێکن لەوانەی کە هەندێجار ئەبنە قوربانی بارودۆخەکە بۆیە من دڵخۆشم بەوەی کە دوو جار دڵخۆشم بەوەی کە خەڵاتەم پێ ئەبەخشرێ و خەڵاتەکە بەڕاستی قورسایی خۆی هەیە کە بۆ من زۆر جێی خۆشحاڵیە و دواتریش چاپکردنی کتێبەکەم چونکە ڕەنگە دەقیشانۆیی هەموو کەس نەیخوێنێتەوە تەنها ئەوانە ئێخێنەوە کە تایبەتن بە بواری هونەری شان و ڕەغنە بەڵام من دڵنیام بەشێکی زۆری خوێنەر ئەم کتێبە خوێنێتەوە بێگومان نووسینی یادەوەریەکانم خۆت ئاماژت پێکرد پێمانەڵێت کە ئەم کەسایەتیە چەند قورسایی بینیوە چەند بە هەوراز و نشێوە ڕۆیشتووە و چەند شەو نوخۆنی کردووە بۆ ئەوەی کە گەیشتووە بەو ساتی ئێستای خوێنەر چی تری لەلا بەجێ منێت خات و گەزدە لە دوای خوێنەوەی یادگاریەکان خوێنەر چاوەڕێی بەرگی دووەم مەکات چونکە وێزگەکانی بەرگی دووهەم زۆر پڕترە لەمە وێزگەکانی بەرگی دووهەم دەستم کراوەترە ئەتوانم بگاتە 400-500 پەڕەش بنووسم بەڵام لێرە سنووربەندیەکەم هەبوو بۆیە نەمتوانی هەمووی بنووسم چونکە قۆناغەکانی مامۆستایەتیم لە پەیمانگا دامەزرانەوەی تیپی هاوڕێیانی گەزیزە کارکردنم لە وەزارەتی ڕۆشنبیری سەفەرە درێژەکانم کە لە بواری هونەر و شان و کارە هونەریەکانە کردومە ئەمانە ئەو وێزگانن کە تا ئێستا باسم نەکردو بە چڕی کە زۆر گرنگەوە شتی بەڵگەداری زۆری کە پێویستە بیخەمە ڕوو لەبەرەوە
بۆ خۆم وەک نووسەر چاوەڕێی بەرگی دووەمەکەم کە هێشتا زۆر شت ماوە لە دەستنووسەکانایە و کاتی زۆری شێوێ بەڕاستی و هاوکاری زۆری ئەوێ بۆ چاپکردنم لە دوای خوێنەوەی بەرگی یەکەمەوە ئیتر خوێنەران چاوەڕێی ئەوەکەن کە بە زووترین کە بەرگی دووەمی بێت جامای لێرەوە بڵێم کە خاتووکەزیزە خاوەنی 5 کتێبە کە شانۆنامەن و تایبەت چەند بە شانۆ و ئەمەش یەکێک لەو چاوپێکەوتمانی کە زۆر بە خۆشحاڵیەوە لایەن مامۆستا کامەران سوبحانەوە کامەران وەک نووسەرێک بەڵێ و پێشەکی بۆ ئەم کتێبەشم نووسی و زۆر هاوکاریشم بۆ بەڕاستی لێرەوە زۆر سوپاسیەکەم لە داڕشتنەوە و لە ڕێکخستنی و توێژمان لەگەڵ یەکتریا بۆ کتێبەکەوە خۆشحاڵم کە پێشەکی بۆ ئەم کتێبەشم نووسی کەواتە خەڵاتی کارۆ ئیتر ئەو مەسئولیەتە زۆر گەورەیە بێت لە دواترا با بڵم لە ئایندەترا لە دوای ئەم کتێبەوە بۆ ئەوەی کەیتر ڕێی کتێبی نوێتر بکەین لە خاتووکەزیزە ئیشەڵا خوا یارمەتی با و تەمەن هەبێ و هاوکاریمان هەبێت ئیشەڵا بەرگی دووەمیش بە چابەگەین زۆر خۆشحاڵم خاتووکەزیزەگیان بەو هیوایەم کە قەڵەمەکەت نەوەستێ و چەندین کاری شانۆیش کە تۆ ئانووسیت ئەمە هەمیشە لەسەر تەختی شانەکان بە زیندوی ببینین. زۆر سوپاس بۆ ئێوە دەست چاوتان خۆش بێ و سوپاس بۆ هەموو ئەو بەڕێزانەشی کە لە مەراسیمەکە ئامادە ئەبن و سوپاس بۆ هەموو ئەوانەی بە تامەزرۆن بۆ خوێندنەوەی کتێبەکە. هەر بمێنیت.